سڵاتانی بەدازان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ لەم وانەیە باسی برۆباند و بەیزبان دەکەین هەرچەندە زۆر داواکراو نییە کە تۆ بە شێوازێکی زۆر ورد ئاگداری ئەم بابەتەبی بەڵام گرنگە کە لە بیرۆکەی هەردوو دەستەواژە تێبگەیت تەکنەلۆژیای برۆباند چۆن کار دەکا و هەروەها بەیزباند چییە سەرەتا هەردووکیان باس لەوە دەکەن کە چۆن داتا لە نێوان دوو گرێدا دەگوازرێتەوە ئایا لەسەر شێوازی بەیزباند داتایەکە دەڕوایە خۆت لەسەر شێوازی برۆباند کە ئێستا باسی هەردانیەکیان دەکەین لە شێوازی بەیزباند یەک سیگنال یاخود یەک ستریم یاخود یەک کەناڵی داتا یەک بە دوای یەکەوە دەگوازرێتەوە پێ دەڵێن سینگڵ داتا باشە زۆر گرنگە ئاگداری ئەم خاڵەبی ئێستا بە زیاتر باسییان دەکەین شێوازی برۆباند لە دیوەکەی ئەمبەر چەندین سیگنال ئاگدار بە لێرە یەک سیگنال نییە لێرە پێ دەڵێ چەندین سیگنال چەندین کەناڵی داتا واتە مڵتپڵ داتا داتای هەمە جۆر لێ کاتدا دەگوازێتەوە ئەوە جیاوازە سەرەکیەکەی نێوان هەردووکیانە لە بەیزباند وەک لە وێنەیە دەیبینی داتایەکان یەک لە دوای یەک دەڕۆن بەڵام لە برۆباند دابەش کراوە هەر جۆرێکی داتا یاخود هەر کەناڵێکی داتا بەشێکی تایبەتی خۆی وەردەگرێت بۆ ڕۆیشتن ئەمە جیاوازە سەرەکیەکەیە با بە شێوازێکی باشتر باسی جیاوازەکە بکەین وەک لە وێنەیە دەیبینن وێنەیەکت هەیە کە شەمەندەفەرە و هەروەها وێنەکەی برۆباند ڕێگا و بانم ئەمە مانای چیەوە چۆن لە جیاوازیەکە تێبگەین بە ئاسانترین شێواز لە بەیزباند داتایەکان کە وتم یەک لە دوای یەک دەڕوا تەنها یەک داتا سینگڵ داتا وەک ئەم وێنەیە وایە وەک وێنەی شەمەندەفەرەکە کە تەنها خۆیتی و هەروەها یەک لە دوای یەک داتایەکان بەم شێوازە دەگەن بە شوێنەکەی تر بەڵام لەم وێنەیە وێنەی برۆباند وەک دەبینی شەقامێکە کە چەندین ئۆتۆمبیلی تێدایە لەوە گرنگتر کە ئاگاداری بی ببینە شەقامەکە دابەش کراوە واتە هەر ئۆتۆمبیلێک لێرە سایدێکی تایبەتی خۆی هەیە ئەویان لە برۆباند ڕوودەدا بۆیە پێی دەڵێن مەڵتیپڵ داتا واتە ڕێگە دەدات چەندین سیگناڵی داتا لێک کاتدا بڕوە ینی وەکو بەیزباند نییە کە داتایەکان چاوەڕێ بکەن تاکو کاتیوی دێت بگاتە شوێنەکەی دیکە بەڵام لە برۆباند ڕێگایەکی تایبەتی خۆی هەیە بۆ ڕۆیشتن ئەوەیە بابەتی جیاوازە سەرەکیەکەی بەیزباند و برۆباند ئێستا بە باسی بەیزباند بکەین بە شێوازێکی کورت بە شێوازێکی ئاسان بەیزباند تەنها بۆ گواستنەوەی زانیاری دیجیتاڵی بەکاردێن زانیاری دیجیتاڵی واتە 0 زمانی باینەری ئامێرەکانی کۆمپیوتەر و هەموو ئامێرە ئەلیکترۆنیەکان بە شێوازێکی گشتی دیجیتاڵین کەواتە بەیزباند بۆ ئەم کارە دروستکراوە کە زانیاری دیجیتاڵی بگوازێتەوە باشە و هەروەها بەیزباند شێوازی گواستنەوەی لەسەر فرکوێنسی ئەسلیە باشە فرکوێنسی ئەسلی چییە؟ یعنی ئەم فرکوێنسە کە دەگوازێتەوە دەستکاری ناکرێ باشە مۆدلیشنی بۆ ناکرێ گەورەتر ناکرێ ئەم فرکوێنسیە بەڵکو هەمان فرکوێنسیەکەی خۆی دەگوازرێتەوە بۆیە پێی دەڵێن لەسەر هەمان فرکوێنسە ئەسلیەکەی خۆی دەمینێتەوە سێەم خاڵ بەیزباند جۆرێکی دیاریکراوی مەڵتیپلێکسینگ بەکاردەهێنێ طبعاً ئێمە سێ جۆری مەڵتیپلێکسینگمان هەیە واتە ئێمە چەندین سیگناڵمان هەیە دەمانوێت بینێرین دەبێت لەسەر میکانزمێک و پرەنسیپێکی ڕێکوپێک ئەم داتایانە بڕوە فبۆیە سێ شێوازمان هەیە جۆرێکمان هەیە کە پێی دەڵێن فرکوێنسی دیفیژن مەڵتیپلێکسینگ ئەمەیە تەنها بۆ ئەنەلۆگە ئەنەلۆگ واتە ئەو کێبڵانە و ئەم ئامێرانە کە بە شەپۆڵ کار دەکەن یعنی بۆ نمونە ئامێرە ڕادیۆییەکان ئەنەلۆگن یاخود کەناڵە تەلەڤیزیۆنیەکان کە بە کێبڵەکە دەیهێنی ئەویان کێبڵی ئەنەلۆگە حتا لە کامیرەکانیش بۆ نمونە ئامێرت هەیە ئەنەلۆگن واتە شێوازی ناردنی داتایەکەیان لەوانەیە ڤیددیۆ بێ دەنگ بێ هەر شێوازە داتایەک بێ لەسەر شێوازی ئەنەلۆگە واتە لەسەر شێوازی شەپۆڵە ئەویان جۆری یەکەمە جۆری دووەمی مەڵتیپلێکسینگ پێی دەڵێن وەیڤلەنث دیفیژن مەڵتیپلێکسینگ بە کورتکراوی WDM ئەوەیان لە بابەتی فایبەر ئۆپتیک هەیە ئێمە وتمان دوو شێوازی ناردنمان هەیە یونی دایرکشنەڵمان هەیە کە بە یەک ئاڕاستە دەڕوات داتایەکە واتە تۆ ناتوانانی داتا بنێری و وەربگری لە هەمان کێبڵ ئەوەیان ترانسیڤەرەکان یونی دایرکشنەڵە و وتمان جۆرێکی دیکەمان هەیە کە ترانسیڤەرەکە تەکنەلۆژیای WDM تێدایە واتە بایدایرکشنەڵ کار دەکا واتە لە هەمان کێبڵ لە هەمان کێبڵی فایبەرەکە ئێمە دەتوانین داتا بنێرین و هەروەها داتا وەربگرین بەڵام وتمان ئەمەش لە ڕێگای WDM ڕوودەدا WDM واتە دابەشکردنی شەپۆڵەکە بۆ ڕەنگی جیاواز واتە هەر شەپۆڵێک ڕەنگێکی دەبێ بۆ ناردن تاکو تێکەڵبوون ڕوونەدا لە نێوان کێبڵەکە یعنی هەر هەمیان یەک ڕەنگیان نابێ
بەڵکو لە ڕێگای شەپۆڵی ڕەنگی جیاواز، واتە هەر شەپۆڵێک ڕەنگێکی تایبەتی دەبێ بۆ ناردن و وەرگرتن. ئەمە بابەتی WDM Wavelength Diffusion Multiplexing لە بابەتی مڵتیپلێکسینگ. کۆتا جۆر لە بابەتی مڵتیپلێکسینگ پێی دەڵێن Time Diffusion Multiplexing. ئەوەیان دیجیتاڵیە، وەک دەبینن نووسراوە دیجیتال. ئەوەیان لەسەر بنەمای کات داتایەکان دەنێرێ. واتە ئێمە چەندین کەناڵی داتامان هەیە، چەندین شێوازی جیاوازمان هەیە، لەوانەیە دەنگ بێ، لەوانەیە تەنها داتا بێ، لەوانەیە ڤیدیۆ بێ. ئێمە چەندین کەناڵمان هەیە دەمانەوێت بینێرین لەم کێبڵە. بەڵام ئەوە لەسەر میکانیزمی تایم وەک دیارە لەسەر میکانیزمی کات داتایەکان دابەش دەکە و دەینێرێ. ئەوەیان TDM بە کورتکراوی. باشە TDM لە Time Diffusion Multiplexingەوە هاتووە، ئێمە بە کورتی پێی دەڵێن TDM. وەک لە خاڵەکەی کە باسم کرد بەیزباند جۆرێکی دیاریکراوی مڵتیپلێکسینگ بەکاردەهێنێ کە پێی دەڵێن Time Division Multiplexing TDM، کە هەر سیگناڵێک ماوەیەکی کاتی دیاریکراوی بۆ تەرخان دەکرێت بۆ گواستنەوەی داتایەکە بە شێوازی یەک لە دوای یەک، کەواتە بەیزباند سیگنال لۆ فرکوێنسی و هەروەها ئۆریجینەڵ ئینفۆرمێشن، واتە سیگناڵی بەیزباند فرکوێنسیەکی نزم و هەروەها فرکوێنسی ئەسلی. تقریبان ئەوە هەموو ئەو خاڵە گرنگانە بوو کە دەبێتەوە بیزانی لە بەیزباند. دەزانم ئەم بابەتە زۆر وردە و هەروەها چەندین بەش لە خۆ دەگرێت لە ڕووی باسکردنەوە، بەڵام وەکو وتم ئێمە پێویستمان نییە کە بە شێوازێکی زۆر ورد باسی بەیزباند و بڕۆباند بکەین، بەڵام تەنها دەبێت لە فکرەکە تێبگەی. یعنی بۆ نمونە بەیزباند تەنها زانیاری دیجیتاڵی دەگوازێتەوە و هەروەها زانیاریەکان دەستکاری ناکرێن لەسەر فرکوێنس ئەسڵێکی خۆی دەمینێتەوە و جۆرێکی دیاریکراوی مڵتیپلێکسینگ بەکاردەهێنێ پێی دەڵێن TDM. باشە وە زانیاریەکان یەک لە دوای یەک دەگوازرێنەوە، تەنها ئەو خاڵانە گرنگن ئاگاداریان بی. باش سەیری ئەم وێنانە بکەن. ئەوە شێوازی TDMە کە وتمان هەر بەشێک کاتێکی بۆ دیاری دەکرێت، وەک دەبینن لێرە تۆ چەندین کەناڵی جیاوازت هەیە، بەڵام داتایەکە لێرە یەک لە دوای یەک دەڕوات. لەم وێنێش پێت دەڵێ کە بەیزباند لە جۆری دیجیتاڵە، واتە زانیاری دیجیتاڵی دەگوازێتەوە کە وتم دیجیتاڵی واتە 0 و 1. و هەروەها تێبینێت لە بابەتی کێبڵەکان لە زۆربەی جۆری کێبڵەکان ئەبینی نووسراوە بیس، یعنی بۆ نمونە لە بابەتی کێبڵەکانی کات نووسراوە 1G واتە 1 گیگابایت بیس T. ئەم بیسە واتە بەیزباند. باشە لە کێبڵی کوێکسڵ ئەبینی، لە کێبڵەکانی تویستت پێر ئەبینی نووسراوە بیس. ئەم بیسە مانای ئەوەیە لە بەیزباندەوە هاتووە. طبعاً حرفی تێکەش واتە تویستت پێر. کەواتە ئێستا بابەتی بەیزباندمان تەواو کرد، دێینە سەر بابەتی دووەم کە پێی دڵێن بڕۆباند. ئێستا باسی بڕۆباند دەکەین، واتە باندی فەرەوان. یەکێک لە جیاوازە سەرەکیەکانی بەیزباند و بڕۆباند شێوازی ناردنەکەیە. باسی بەیزباندمان کرد کە وتمان داتایەکان یەک لە دوای یەک دەڕۆن. بەڵام لە بڕۆباند وەک لە وێنەکە کە ئاماژەم پێکرد وەکو ئەوەیە شەقامێکت هەبێ، هەر جۆرێکی داتا ڕێگایەکی تایبەتی هەبێت بۆ ڕۆیشتن. ئەمە شوا دەکا کە خێرا بێ لە ناردن، چونکە تۆ چەندین داتا مڵتیپل داتا دەنێریت لە هەمان کات. واتە داتایەکان چاوەڕێ ناکەن یەک لە دوای یەک تاکو سڕی خۆیان دێت تاکو بڕۆن. بەڵکو لە بڕۆباند تۆ چەندین ڕێگات هەیە کە هەر جۆرێکی داتا هەر کەناڵێکی داتا بە ڕێگای خۆی دەڕوات. ئەویش لە ڕێگای دابشکردنی فرکوێنسیەکەیە کە پێی دەڵێن FDM واتە Frequency Diffusion Multiplexing. ئەگەر ئێمە بخوێنینەوە لە سەرەتا، بڕۆباند واتە باندی فەرەوان شێوازێکی گواستنەوەی داتایەکانی تۆڕە کە ڕێگە دەدا چەندین سیگنال لە یەک کاتدا لە ڕێگای یەک ناوەندەوە بنێرێت بە بەکارهێنانی FDM بە کورتکراوی واتە Frequency Diffusion Multiplexing کە لە ڕابردوو باسم کرد. وتمان ئێمە سێ جۆرمان هەیە، FDM مان هەیە، WDM مان هەیە و هەروەها TDM مان هەیە. کە وتمان Frequency Diffusion Multiplexing واتە دابشکردنی فرکوێنسیەکە. ئەمەیە کە لە بڕۆباند ڕوودەدا. زۆر گرنگە ئاگادار بی کە Time Diffusion Multiplexing دیجیتاڵیە بۆ بابەتی بەیزباند بەکاردێ و هەروەها Frequency Diffusion Multiplexing بە کورتکراوی FDM بۆ بابەتی شێوازی بڕۆباند بەکاردێ کە ئەنەلۆگە. باشە دەتوانرێت سیگناڵ ئەنالۆگەکان لە بڕۆباند گەورە بکرێ بۆ مەودای دوورتر بڕوە. طبعاً لە بابەتی بڕۆباند کاتێک ئێمە باسی سیگناڵی ئەنەلۆگ دەکەین، ئێمە ناتوانین ئامیری ڕیپیتەر بەکاربینین. ڕیپیتەر تەنها بۆ دیجیتاڵی دروستکراوە واتە بەیزباند.
بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ سیگناڵەکە بەهێزتر بکەین تاکو مەودایەکی دوورتر بڕوە ئێمە لێرە ئامیری ڕپیتەر بەکارناینین لە بابەتی ئەنەلۆک ئێمە ئامیرێکمان هەیە پێی دەڵێن ئەمپلیفایر ئەوەیان کاری بەهێزکردنی شەپۆڵەکەیە چونکە وەک دیارەکە ئەڵێم ئەنەلۆک واتە شەپۆڵ واتە زانیاری سفر و یەک و دیجیتاڵی نین تاکو تۆ ڕپیتەریان بۆ بەکاربینی کەواتە لێرە جیاوازیەک هەیە ئاگادار بە کەمێکی دیکە باسی خشتێک دەکەین جیاوازی نێوان بەیزباند و بڕۆباند بە شێوازێکی باشتر باندی فەرەوان تەنها ڕێگە بە پەیوەندی یەک ئاڕاستایی دەدا واتە یونی دایرێکشنڵ واتە تەنها بە یەک ئاڕاستە دەڕوە ئەی بۆ بی دەڕوە یاخود لە بی بۆ ئەی دێ کەواتە تۆ ناتوانی هەردوو بابەتەکەی ناردن و وەرگرتن لە هەمان کێبڵ بێ باش ئێستا باسی جیاوازی سەرەکی دەکەین لە نێوان بەیزباند و بڕۆباند یەکەم ترانسمت دیجیتال سیگنەلز واتە سیگناڵی دیجیتاڵی دەگوازێتەوە بەڵام لە بڕۆباند ترانسمت ئەنەلۆگ سیگنەڵ سیگناڵی ئەنەلۆگ دەگوازێتەوە باش دووەم دەڵێ to boost signal strength use repeaters واتە بۆ بەهێزکردنی سیگناڵەکە ئامێری ڕپیتەر بەکاردێنی بەڵام لە بڕۆباند to boost signal strength use amplifier واتە بۆ بەهێزکردنی سیگناڵەکە دەبێت ئەمپلیفایر بەکاربینی لە بەیزباند can transmit only a signal data stream at the time واتە تۆ تەنها دەتوانی یەک داتا یەک سیگناڵی داتا بگوازیەوە لە هەمان کات بەڵام لە بڕۆباند can transmit multiple signal wave at the time واتە تۆ دەتوانی چەندین سیگناڵ بگوازیەوە لە هەمان کات لە سەرەتاوە وتمان کە یەکێک لە جیاوازیەکانی دیکە لە بەیزباند تۆ تەنها یەک شێوازی سیگناڵ لە هەمان کات دەگوازیەوە بەڵام لە بڕۆباند تۆ دەتوانی چەندین کەناڵی داتا چەندین بابەتی جیاواز بگوازیەوە لە هەمان کات لە بەیزباند دەڵێ support bidirectional communication بەڵام لە بڕۆباند support unidirectional communication only واتە لە بەیزباند تۆ دەتوانی داتایەکە بنێری و وەربگری لە هەمان کێبڵەکە بەڵام لە بڕۆباند پێت دەڵێ support unidirectional واتە یان داتایەکە دەنێری یان داتایەکە وەردەگری ئەوەیان پێی دەڵێن unidirectional ئەوەیان لە بڕۆباندە لە بەیزباند دەڵێ support TDM based multiplexing ئێمە وتمان کە multiplexing سێ جۆری هەیە ئەوەی لە بەیزباند بەکاردێ پێی دەڵێن TDM واتە time diffusion multiplexing واتە دابشکردن لە ڕێگای میکانیزمی کات واتە هەر داتایەک هەر سیگناڵێک کاتێکی دیاریکراوی بۆ تەرخان دەکرێت بۆ ناردن بەڵام لە بڕۆباند support FDM based multiplexing FDM واتە frequency diffusion multiplexing دابشکردن لە ڕێگای frequency ئەمەش جیاوازیەکی دیکە خاڵێکی دیکە لە ڕۆی بەکارهێنانەوە زیاتر بەیزباند لە ئیتەرنێت و لە نێتوەرک بەکاردێ باشە بەڵام بڕۆباند بە زیاتر لە فایبەر کیبل نێتوەرک لە ستریمینگ سێڤیس لە سەتەلایت ئینتەرنێت تا جۆرەکانی دیکە کەواتە ئێمە بە زیاتر ناتوانین بڵێین کە کێبڵەکە دیاری دەکە ئایا بەیزباندە یان بڕۆباندە چونکە تۆ دەتوانی بە کێبڵی فایبەر ئۆپتیک بەکاربینی لە هەردوو لە دەتوانین کێبڵی تویستت پێر بەکاربهێنی لە هەردوو شوێن بەڵام ئەوەی گرنگە ئاگاداری بی کە بەیزباند زیاتر لە نێتوەرکەوە کاری پێدەکرێت کۆتا خاڵ کە زۆر گرنگە ئاگاداری بی لە بەیزباند پێت دەڵێ وایرد ئۆنلی واتە تەنها وایرە باشە واتە وایرلس نییە تەنها وایرە لە بەیزباند The signals goes down the wire without any modulation واتە سیگناڵەکە دەڕوات لەناو وایرەکە بەبێ modulation کە وتم لە سەرەتاوە بەیزباند فرکوێنسیەکەی سیگناڵەکەی دەستکاری ناکرێ ئەوەیان پێی دەڵێن modulation بەڵام لە بڕۆباند پێت دەڵێ wired and wireless واتە لەوانەیە وایر بێ یاخود wireless بێ باشە ئەوەیان بڕۆباندە The signal is modulated on the carrier طبعا شەپۆڵی هەرگرمان هەیە ئەمە نامی و زیاتر بە شێوازێکی زۆر ورد بابەتەکە باز بکەین چونکە کاتی ڤیددیۆکە زۆر زیاتر دەبێ و هەروەها تۆ پێویستت بە زانیاریەکانی دیکە نییە بە شێوازێکی گەورە بەڵام کاتێک پێت دەڵێ سیگناڵەکە مۆدلیشنی بۆ دەکرێت یعنی بۆ نمونە سیگناڵێکی ئەنەلۆگ بۆ نمونە دەنگێک وەربگرین دەنگەکە خۆی فرکوێنسیەکەی شەپۆڵەکەی نزمە ئێمە ئەگەر بمانەوێ هەمان ئەم فرکوێنسی و ئەم دەنگە بگوازینەوە بۆ مەودایەکی یەکجار دوور ئێمە پێویستە ئەم شەپۆڵە ئەم دەنگە بیکەینە سەر شەپۆڵێکی گەورەتر تاکو بۆ مەودایەکی زۆر دوور بڕوە واتە سیگناڵەکە مۆدیلێتی بۆ دەکرێت سیگناڵەکە دەستکاری دەکرێت ئەمەیان لە بڕۆباند ڕوودەدا بۆیە بۆ مەودایەکی زۆر دوورتر دەڕوە
چونکە سیگناڵەکە لە ئەسلی خۆی دێتە دەرەوە دەڕواتە سەر بەشێکی دیکەی سیگناڵێکی دیکە بەڵام لە بەیزباند لە ڕووی مەوداوە مەودایەکەی کورتە بەڵام بڕۆباند لە ڕووی مەوداوە بۆ شوێنی زۆر دوور دەڕوە کەواتە هاوڕێن وازانگەشتە کۆتایی ئەموانەیە کە باسی بڕۆباند و بەیزباندمان کرد هیوادارم زۆر باشی لێ تێگەشتبن وانی داهاتوەتان بینمەوە سینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەربن خوداحافیز